دیارە قەواری زایۆنی بە قووەتی ئەمریکا دەتوانێت شتەکان بکات. مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان لەبارەی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر نوێژخانە لە مزگەوتی ئەقسا و کەرتی غەزە ڕەخنەی توند لە بێهەڵوێستی وڵاتانی عەرەبی دەگرێت و هۆکاری بەهێزی ئیسرائیلیش بۆ لێکهەڵوەشانەوەی سیاسی ئومەتی ئیسلامی دەگێڕێتەوە. مامۆستا عەلی باپیر لە گفتوگۆیەکیدا لەگەڵ ئاژانسی ئەنادۆڵ باز لە مێژووی دروستکردنی ئیسرائیل دەکات و ئاماژە بەوە دەکات کە هەر سەرەتا دروستبوونی ئەو قەوارەیە بە زوڵم و زۆری بووە لەسەر خاکی فەڵەستین. هەر قەوارەکە بۆ خۆی کە دروست بووە بە شێوێکی ناشەرعی و هەڵە دروست بووە بەدەست لە پشتدانی سلهێزان. یەک دوو ئەو قەوارەیە ناتوانێت بەردەوام بێ مەگەر بە زەبر و زەنگ، چونکە هەر لە ئەسڵدا بە شەڕ دروست بووە و واش پێدەچێت کە ئەمریکا و ئەوروپا و ئەو وڵاتانی کە لە پشت ژوولەکەەوە وەستاون کاریان پێی هەبێت، هەندێک ئامانجی پێ تحقیق دەهەن، زەختی پێ لەو دەوڵەت و ئەو دەوڵەت دەکەن ئەوانە. ئەوەی لەم ڕۆژانەدا ڕوویدا کە لە 25 ڕەمەزانەوە دەستی پێکرد، بەڕاستی شتێکی زۆر نامەنتیقی بوو، نالۆژیکی بوو کە لە مانجی ڕەمەزان دەکە مانجی تەراویح و قورئان خوێندن و تاعەت و عیبادەتە، یعنی خۆ وەقت قات نەبوو بوو کە ڕژێمی زایۆنیستی ئیلا لەو کاتەدا هێرش کاتە سەر مزگەوتی ئەقسا و موسڵمانەکان کە لەوێدا نوێژ دەکەن تاعەت دەکەن، هەموو کەس دەزانێت کە نە لە شەڕدا بوون نە هیچ شەکێکیان پێ هیچ لا شەڕ، شتێکی زۆر بێمەعنا بوو. سەبارەت بە لاوازی هەڵوێستی هەرێمی کوردستان لەبارەی دۆخی فەڵەستینەوە مامۆستا عەلی باپیر دەڵێت بەداخەوە گۆزە چی تێدا بێت هەرەوەی لێدەڕشێت، هاوکات ڕەخنە لە هەڵوێستی وڵاتانی عەرەبیش دەکرێت. گۆزە چی تێدا بێ ئەوەی لێدەڕژێ بەداخەوە کە ئەوانی ئەم وڵاتە بەڕێوە دەبن، بینیان لەگەڵ خوای پەروەردگار زۆر بێهێزە یا هەر نیانە و پێیان وایە کە گەر وا بکەن جوولەکە لیان ڕازی دەبێت، پێیان وایە جوولەکە لیان ڕازی و ئەمریکا خۆشی دێن، ئەمریکا لیان ڕازی دەبێت، بەڵام دەرکەوت کە ئەوانە هەنگاوێکیان نییە بەڵام ئەمریکا ڕازی نەبوو، چۆن وەکو یاری مار و پێژە جێڕانی بۆ خاڵی سەرەتا دوای بۆیان دەرکەوت کە نەخێر ئەمریکا هەرگیز کچی خۆی بە قوربانی کوڕی ئێمە ناکە و ئەوانە بەس دڵسۆزن بۆ بەرژەوەندیەکانی خۆیان. بەداخەوە کە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕووی سیاسیەوەی لێک هەڵوەشاوە و بێسەر و ساحەبە، ئەگەر نا جوولەکە چەند ملیۆن جوولەکەیەک جورئەتی ئەوان نەدەکرد، هەر ئەسڵەن قەواری زایانی لەوێ بنیاد بنێن و دوای کە قەوارەکەشیان دروست کردو ئاوا لە خەڵکی فەڵەستین بکەن، بەڵام ئەوە پشت بەردان و خوذلانێک کە بەداخەوە ئەو دەوڵەتانی کە لە وڵاتانی موسڵماناندان بەتایبەت دەوڵەتانی کەندا و دەوڵەتانی عەرەبی کە هەندێکیان پێشبڕکەیان کرد کە لە قەواری زایانی و نزیکەون و بارودۆخیان لەگەڵ ئاسایی کرد بەتایبەت ئیمارات و بەحرین و سوودانیش تا ڕادەیەک، ئەوانە هەڵبەتە سعودیە شەرکەین و بینی هەیە لەگەڵیان و میسر بە هەمان شێوە ئەو دەوڵەتانە وایان کرد کە جوولەکە ئاوە تەماع بکەوێ. لەبارەی چارەسەری ئەو بارودۆخەش مامۆستا عەلی باپیر دەڵێت پێویستە موسڵمانان زیاتر بگەڕێنەوە بۆ ئیسلامەتی خۆیان، ئەگەر بیانەوێت زیاتر نیشانەی پرسیاریان نەکەوێتە سەر و زیاتر کەرامەتیان نەڕووشێت، پێویستە هەڵوێ سوار بگرن.